154 ساڵ تێپەڕیوە بەسەر دەست بەکاربوونی ڕۆژنامەگەری لە عێراقدا. ئێمەش ئەمە وەکو هەلێک سوودی لێوەرئەگرین بۆ ئەوەی کە قسە بکەین لەسەر ڕۆڵ و پێگەی ڕۆژنامەگەری کوردی لەسەر ئەم گۆڕەپانی ڕۆژنامەگەریە لە ئاستی عێراقا و لەسەر کاریگەریەکانی قساکەین و بۆ ئەوەی کە لەسەر ئەم بابەتەش بدوێن بە میواندارەتی بەڕێز دکتۆر دانا ئەحمەد مامۆستای زانکۆ ئەمانێت بابەتەکە زیاتر زانیاری لەسەر وەربگرین. دکتۆر دانا سڵاوی لێبێ زۆر بەخێر باش دکتۆر زۆر بەخێر بێت سپاس بۆ ئامادەبوون. دکتۆر هەر پێش ئەوەی کە باسی ئەم پەیوەندیە بکەین یان باسی ڕۆڵ و کاریگەری ڕۆژنامەگەری کوردی لەسەر ڕۆژنامەگەری عێراق بکەین بابینە سەرەوەی کە هەر خۆی یەکەم جار ڕۆژنامەگەری عێراق چۆناچۆن دەستی پێکرد ئەو ڕۆژنامەی کە یەکەم جار دەرچوو لەلایەن کێوە بوو ئایا سەر بەدەسەڵات بوو بە چ شێوەیەک بوو؟ سوپاستانەکەم و بانیتان باش. لە فترەی کە مدحەت پاشا ئەبێ بە والی عێراق ئەو سەردەمێکی بڵێن قۆناغێکی زێڕین بە نیسبەت مێژووی عێراقەوە دەست پێکە لەبەرەوەی کە بۆ یەکەم جار لە پاریس چاپخانەیە گەهێنێ بۆ عێراق و بەو خەیاڵەوە کە ئەحمەد مدحەت پاشا مدحەت ئەفەندی با بڵین جەریدەیەک دەرکە ڕۆژنامەیە دەرکە و فعلا ژمارەیەکی ئەو ڕۆژنامەیە دەرەچێ و ناوی ئەنێن زەورە لە 15 حوزەیرانی 1969. ئەم زەورە وشەی زەورە لە زمانی عەرەبیە ناوێکی مێیە ئەزوەر موسەکەرە زەورە مؤەنەسە. زەورە دوو معنای هەیە. معنایەکیان بەو معنای ئەو خاکەیەت کە دیجلەی پیاڕە کە بەغدایە شاری بەغدا عنی زەورە. معنای دووهەمیش بە معنای گەشاوەیەت ئافرەتێکی گەشاوە پێوتێ زەورە. بەو نیەتەی کە بەو تەفاعولەی کە بەو گەشببینی کە ئەمە شەقارێ بێ هەناوێ بێ بۆ ئەوەی کە نەفەسێکی تر بە بڵاوکراوە و بە چاپگەیاندن و بە ڕۆژنامەی عێراقیە دەستپێکێکی باش بێ بۆ ناو ڕاگەیاندن و میدیای عێراقی. بێگومان ئەم زەورایە کە دەست پێەکە بە دوای یەکا کۆمەڵێک بەرپرس لە مدحەت ئەفەندی لە ئەحمەد شاوی لە عیزەت الفاروقی لە جەمی سدقی زەهاوی لە محەممەد شوکری ئالوسی هەرێکێک لەمانە بە دوای یەکە ئەبنە بەرپرسی ئەم ڕۆژنامەیە. سروشتی ڕۆژنامەکە وایە لەبەرەوەی کە تاک بووە فەرید بووە لەبەرەوە ئیحتیمامی یەکەم شت گرنگی داوە بە هەواڵی ناوخۆ دەرەوەی عێراق. دووهەم دەوری وەقایعی بینیوە یعنی ئەو فەرمانانەی کە لە ناو مؤسسە و دەسەڵاتی ڕسمی عێراقی و مەلەکێتی ئەو کاتە دەرچووە بڵاوی کردوێتەوە. سێهەم گرنگی داوە بە مەسائلی کەلتوری و ڕۆشنبیری ئەو کاتە. چوارهەم ئیحتیمامی داوە بە مەسائلی کۆمەڵایەتی. پێنجهەم ئیحتیمامی داوە بە مەسائلی سەحی و بابەتی تەندروستی مرۆڤ. ئەم سەحافە گشت گیرە شمولیە نەبووە کاتی ینی ئێستا شتی وامان نییە بەس ئەو سەردەمە لەبەروی کە فەرید بووە و ئەو تەصنیفە نەبووە ئەو پۆلێنکردنە نەبووە بۆیە بەڕاستی ئەبینی کە هەموو بابەتەکان هەموو بوارەکان بەیەکەوە لە خۆگرێ. بێگومان بیرمان نەچێ یەکەم یاسا کە بریتیە لە مادەی 40 لە قانونی ساڵی 1931 کە ئەچێتە پەرلەمانی عێراق و مەلیک فەیسەڵ ئیمزای ئەکا بریتی ئەبێ لە قانونی مەطبوعاتی عێراقی بۆ یەکەم جار 1931. ئەم یاسایە چی لە خۆ دکتۆر باسی ئەم فترە زەمەنیە کە فترەی نوری سەعیە. نوری سەعی ڕئیسی حکوومەتی عێراقی بووە. مزاحیم پاچەچی وەزیری داخلی عێراق بووە. ئەم دوانە هەوڵی ئەوە ناوە کە هەندێک دەنگی ناڕەزایی ئەو کاتە کۆبکەنەوە. لەبەرەوە ئەم قانونەدا ئەنێن تەماشا ئەکەن لە جەریدەی زەورایە هەندێک ڕەخنە دروستە بێ. ئەمانیش بۆ لە قاڵبدانی ئەو ڕەخنەیە
و ئەگەر هات و ڕۆژێک ڕۆژان داوای ئیجازەی ڕۆژنامەیەکی تریش کرا بەم نەفەسە ئیش بکە لەبەرەوە دێن ئەم قانونە دروستەکەن ئەم قانون بەڵام قانونەکە و دروستکردنی سندیکای ڕۆژنامەوانی عێراقی ناچێتە بواری جێبەجێکردنەوە طبعا ئێوە زانن کە من حەز ناکەم بەڕاستی بچمە وردەکارینە ئەو فترە مێژوویەوە ئەگەر چی زۆر زۆر گرنگە باشە لە سیویە کە تا 36 عێراق وەزعی سیاسی عێراق ینی بێ ئەندازە خراپ بووە مزاهراتە بوو حتا مزاحیم پاچەچی ئەو کاتەکە وەزیری داخلی عێراق بۆ کوژرێ لەبەر ئەوە ینی نوری سعی استقالە کە ڕەشد عەلی گەیلانی بێ بە ڕئیسی حکوومەتی عێراقی لەبەر ئەوە یعنی فترەیەکی نامستەقیر بووە لە ناو مێژووی عێراقیە بۆیە ئەم قانونە ئەمرێ لە 1936 هەوڵ دێ جارێک کە زیین کرێتەوە لە 1940 جارێکی کەم کابراایەکە بۆ ناوی نوری ثابت بووە ئەمە مجلەیەکی هەبووە ناوی حەیزەبوون بووە حەیزەبوون پیرێژنی آخر شەڕ بە کوردی حەیزەبوون ئەمەیە طبعا نا عربية ونا كرديشة ومعلومات كلمة حيزون بس مجلك عربي بوا بعربي والشيك مان هي بوي بيوتي شنطاء يعني لموس بيرجني آخر شر بيوتي حيزبون طبعا مجلكي تنز آميز بوا أم نوري ثابتة هولي أواء كجاري شكر نوصو تشلو شوار زيغوي كاتوا بوي ناشد السل نوصو تشلو هشت هولي شيتر أداء جمعيك دلو زكاة كوماليك بناي كومالي ڕۆژنامە نووسانی عێراقیەوە ئەوەش هەر جارێکی کە تووشی جۆرێک لە فتورە بێرە بڵێن لە تەمەڵی و لە مردووی ئەبێ هەتا ساڵی 1959 لە ساڵی 1959 گەورە شاعیری عێراق دۆستی میلەتی کورد محەممەد مەهدی جەواهری بۆ یەکەم جار نەقابەی سەحەفینی عێراق دامەزرێن لەو کاتەوە سندیکا لەو کاتەوە سندیکا هەیە بەڵام ئەوەی کە بۆ ئێمە گرنگە بەڵێ ئەو فترە زەمەنیە حەزەکەم تۆزێ وەختم بەری ئەم فەرد و سێ دەقەیە ئەو شتە باسکەم بەڕاستی چونکە زۆر جارە بینم کە بەلا ڕێیا برێت ئەم فترەیە ئەم جارە کە 45 ڕۆژنامە نووس کۆ ئەبنەوە و بڕیاری ئەوە ئەدەن ئەو نەقابەیە ئەو سندیکایە دامەزێنن لە ناو ئەمانەیە کوردەکانی تیابێ مەسەن ساڵح حەیدەری تیابێ هەمزە عەبدوڵڵای تیابێ ئەزانی حەمید ڕەشیدی تیابێ بۆچی چونکە ئەو فترەیە فترەی دەرچوونی جەریدەی خەباتە بە زمانی عەرەبی النظام گوێ بگرن لەم نوقتەیە زۆر گرنگە فەرم ئەوەی کە گرنگە بەلای منەوە ئەوەیە کە زۆر گرنگە بەلامەوە ئەوەیە ئێمە بتوانین ئەم مێژووە ڕاستکەینەوە بەڵێ گوێ بگرن و ئەبێ خەڵک لەمە تێبگا بەڕاستی فەرمو هەموو ئیفتیتاحیەکانی سەروتارەکانی ڕۆژنامەی نیزالی عەرەبی کە خەباتی کوردیەکەیە نیزال بە عەرەبی مامۆستا برای بەحمەد نووسیەتی ئەمە یەک دوو بە قەڵەم و نووسین و وشەی پارابی زۆر عەرەبیەکی جوان نووسراوە من لە لامە ئێستا بێنی ئێستا ئەو سەروتارانە زیندوو کەیتەوە زۆر بە جوانی تەوزیفە بێ لە زروفی ئەمڕۆی ئێمە خۆزگە سەحافەیەکی عەرەبی هەبوایە خۆزگە داریسێکی ئێمە لێکۆڵەرێکی ئێمە هەبوایە بیتوانیایە ئەو سەروتارانەی مامۆستا برای ئەحمەد کۆکاتەوە و دیراسی لەسەر بکە و بیکا بە ئۆتۆڕۆحە و کتێبێکی جوان ئەمە یەک دوو بەڵێ بیرمان نەچێکە فترەی 59 فترەی شۆڕشی با بڵێن دوای 58 و دروستبوونی با بڵێن کۆماری عێراق نەمانی حکوومەتی مەلکی قۆناغێک نەبوو بۆ حیزبێکی معەیەن قۆناغێک بوو بۆ عێراق و لە ناویشانە ئێمە وەکو کورد زانی لەبەرەوە بیرکردنەوەی ئەو کاتەی مامۆستا برای بەحمەد بیرکردنەوەیەکی وا بووە کە پڕاوپڕ لە سەدا گونجاوە بۆ ئەم زروفە جۆم بە بگرن بۆچی ئێمە هەتا ئەم دەقەی کە قسەی تیاکەین مشکلەی دروستکردنی پردێکی پەیوەندی ینی بنیادێکی فکری گەورەمان هەیە لەگەڵ بەغدایە مامۆستا برای ئەحمەد هەوڵی یاوە تەسیسی کە و سەردەمە
ئەو سەردەمە هەوڵی و تەسیسیکە ئەزانی کاکی خۆم ئێمە مشکلی نەوتمانی لەگەڵ بەغا مشکلەی ئابووریمانی لەگەڵ بەغا مشکلەی بۆ جەمانی لەگەڵ بەغا پێتان بڵێم مشکلەی متمانەی سیاسیمانەیە مامۆستا برای ئەحمەد ئەو متمانەی دروست کردووە ئەمە خاڵی دوو خاڵی سێ کە ئەگەڕێینەوە بۆ ئەو ماوەیە و ئەو سەروتارانە ئەگەینە ئەو قەناعەتەی کە لە ناو ئەو فترە زەمەنیەیە ئەم عەقڵیەتە ئەم بۆچوونەی با بڵێن کە لە ئیفتتاحیەکانی نیزال ئابووە هەتا ئێستا تەواجودیان ماوە تۆ لەناو بەغا لەناو عەرەبەکانە بەدلیلی چی؟ پیاوێکی ناوی مؤەید اللامیە سەرۆکی سەندیکای ڕۆژنامەوانی عێراقی باشە؟ من پێش 3 هەفتە پێش ئێستا بینیم لە بەغا باشە؟ باسی ئەوەم بۆ کرد کە قەڵەمی کوردی چەند ڕۆڵی هەبوو لە بەغا چەند عەرەبی زان هەبوو لە بەغا لە مام جەلال بەڕەحمەت بێ لە مامۆستا ئیبراهیم ئەحمەد لە چوزانم لە عەلادین سەجادی لە مامۆستا لە عومەر دەبابە لە عەبدوڕەزاق میرزا لە چوزانم لە عادل مراد لە کێ سەیری ئەم قسەیەکە کردی لە مەسعود محەممەد قەڵەمێکی زۆر عەجایبیە بەڵێ جەرجیز عەبدوڵڵا سەیری ئەم قسەیەکە کردی وتی ئەگەر تەماشای قسەیەکە سەروتارەکانی نیزالی ئەو کاتە زیین و کەینەوە بۆ ئێستاش وتم وتی عەلاقەیەکی زۆر مەتین و بەهێز دروستەکە لە بینی ئێمەوەیەوە کێشەکان چارەسەرە بڕوا بکە مؤەید اللانی کە ئێستا نەقیبی سەحەفیینی عێراقی باشە دکتۆر لە کەوەی جا عەفوون کە یەک تۆزم ماوە لە هەتا ئەمە بەردەوامە بێ لە ساڵی 1961 59 دامەزراوانیە نەقابە لە 1961 هەزار ڕەحمەت لێبێ مام جەلال لەبێ بە ئەندامی سەندیکای ڕۆژنامەنووسانی عێراقی باش بۆ یەکەم جار ئەو مێژۆ جوانە هەیە کە قەڵەمی کوردی چ ڕۆڵێکی هەبووە لە ڕۆژنامەگەری عێراقیە لە دوای ساڵی 1991 ئەو کاریگەریە بۆ کاڵ بۆ یاخۆگەر کاڵ نەبووە بۆ ڕۆڵی نەما من ئەوەی کە گرنگە بەلامەوە ئەوەیە کە هەموو ئەم فترە زەمانیانە لەکوێ پچڕابێ گریان ناوەتەوە بەسەن بۆ نمونە ئێستا باسی 61 و 64 بان کردوانە جابوونەوەی باڵی مەکتەبی سیاسی باشە ئەزانی لە 68 جارێکی کە ئەمانەت چێکەنەوە جەریدەیەک دەرەکەن بەلای نورەوە نور بعربي مامۆستا عومەر دەبابە بوو عەلادین سەجادی بوو مامۆستا ئیبراهیم ئەحمەد بوو مام جەلال کتێبێکی هەیە کتێبێکی هەیە لە نور لە ڕووسیا و تەرجەمەی کردو مامۆستا ئیبراهیم ئەحمەد چەند وتاری جوانی هەیە باشە لەکوێ پچڕابێ ئەمانە لەکوێ یعنی بۆ یەک سات بۆ یەک چاوتروکارن پەیوەندیان لەگەڵ عەرەبان نەپچڕانەوە چونکە قەناعەتی تەواو ئەبێ هەبێ لە لای ئێمە لە لای نوخبەی سیاسی ئێمە لە لای نوخبەی ئیداری ئێمە کە ئێمە بەبێ بەغدا ناتوانین هەڵکەین لەم ناوچەیە کە پێوتێ کوردستان و قەدەری ئێمە بە یەکەوەیە زانی لەبەر ئەوە تا تێگەیشتنی قوڵ هەبێ لە نێوان ئێمە و بەغدایە ئەوەندە زیاتر ئەتوانین کە بە ئاشتی بژین و زیاتر ئەتوانین سوود بە یەکتری بگەین ئەمە زۆر گرنگە کاتی خۆم ئەزانی فترەی دوای ئەوەش تەسەور ئەەکەی کە مامۆستا ئیبراهیم ئەحمەد دوای هەفتان و لەوەستێ لە پاش ئەوە لە پاش سەفەری دەرەوە ئەوانە مجەلێ دەرەکا بە عەرەبی سەرخەت و کوردستان زانی سەرخە یعنی هاوار باشە کۆمەڵێک مەقالاتی جوان کۆمەڵێک قەڵەمی ڕێکوپێ کۆکاتەوە تایە و بە زمانی عەرەبی نووسن لەبەر ئەوە لە هەر شوێنێکە هەستیان بەوە کردبێ گاپێک فەزایەک دروستە بێ لە نێوان ئەدەبیات و سیاسەتی عەرەبی و کوردیە هەوڵیان داوە گرەی بنەوە و ئەو بیرکردنەوەی دروست ئەم بیرکردنەوەی دروست ئێمە خاوەنی بە فەخرەوە لە ناو تەریخی سەحافەی عێراقیە لە ناو مێژووی دامەزراندنی نەقابەی سەحەفیینی عێراقیە لە ناو با بڵێن بەردەوامبوونی لاپەڕە عەرەبیەکانی ناو مێژووی سەحافەی عێراقیە قەڵەمی کوردی قەڵەمێکی زۆر دیار و زۆر جوان و زۆر ئاشتی خواست بوو باشە دکتۆر دانا ئێستا لە پاڵ ئەوەی کە بەڕێزت باس ئەەکەی لە هەر کاتێکە ئەگەر دوورکەوتنەوەیەک دروست بوو بێت هەوڵ درراوە
هەمیسان گرێ بدرێتەوە لە پاڵ ئەوەی کە ئێمە ئەبنین نووسراومان هەبوو بە زمانێکی پاراوی عەرەبی وای کردو ڕۆژنامەگەری کوردی جێ بکاتەوە لە عێراقا لا دوایە تایبەتمەندی ئەو نووسینانە چی بووە کە بە تایبەت لە ئێستاە بەڕێزت باسەکەی کە بۆ گرێدانەوەی هەمیسان کەلتوری و فەرهەنگی پێویست دەکات لە ڕۆژنامەگەری کوردیا هەبێت. جوانە پرسیارێکی جوانە. پێش هەموو شتێک خاڵی یەکەم ئەوەیە کە ئێمە میلەتێکی لە ناو ئەم میلەتەی ئێمە لە ناو میلەتی کووردا مێژوونووسی کەممان هەبووە. گوێ لەم نقطەیە بگرن زۆر گرنگە. لەبەرەوە دوژمنانی ئێمە دەرودراوسەی ئێمە خەڵقی دەرەوەی میلەتی کورد مێژووی ئێمەی بە ئەنواع ئاقاری جیاوازا بردووە. مەسەل بۆ نمونە منێکی لە نمونانەتان بۆێنەوە مروج و ذەهب باشە یەکێکە لەو کتێبە مێژوویە گەورانەی کە ئەوەی کە داریسی مێژوو بێ لە هەر جێگەیەک نابێ نەگەڕێتەوە سەر کتێبە هی کابرایەکە ناوی مەسعودیە زۆر مەشهورم کتێبە لە دنیای مێژووە زۆر مەشهور این لە دنیای مێژووی عەرەبیا زۆر مەشهورە باسی کوردەکە ئەڵێ لە ناو بڵین بیلادی مابەینە النەهرەین کە ئەم مەنتیقەیەکە مەجموعەیەک هەبوون کە ناوی خۆیان ناوە کورد و گورد کورد بە گورد هیباتەوە بۆ گورد و ئەمانە نەوەی جنۆکەکان باشە ئەمە چێ نووسێتی دەرەوەی خۆمان تۆ تەسەورەکەی مێژوو نووسێکی گەورەی وەکو مەسعودی بەم جۆرە باسی ئێمە بکە ئەمە نەچێتە ناو عەقڵی یا بڵێ شێوازی بیرکردنەوەی عەرەبیەوە چۆن ناچێت ئەی چی ئەمە ڕاستکاتەوە ئەمە مشکلەکەی لەبەرەوەی کە ئێمە زیمامی ئومور بەدەست خۆمانەوە نەبووە بۆیە بە ئاقاری خراپە ڕۆشتووە هەمیشە مێژووی ئێمە ئەو مێژووە زێڕینی کە هەمان بووە بە ئاقارێکی خراپە ڕۆشتووە خۆ لە ناو مێژووی ئێمە بۆ نمونە ئەبوو عەبدوڵای بەیتوشی هەبووە لە بەیتوش بووە کورد بووە باشە زۆر نەدارە بێ جۆگرن لەم شتە خۆشە زۆر نەدارە بێ هەموو مەکتەبەکەی کە هەی بۆ لەبەریەکە ئەی فرۆشێت و ئەچێ بۆ مەکە ئەبێ بە مفتی مەکە لەوێ ئەمەدا عالم بێ لە پاش 20 ساڵ کە خوشکی مەلیکی ئەو سەردەمە هێنێ وشەیەکی لێ بیستێت عەرەبی نییە ئەڵێ ئەم وشەیە یڵێ عەرەبی نییە نازانێت کە عەرەب نییە ئەڵێ وەڵام من کوردم باشە ئەمە خەڵقی وامانە بۆ کاکی خۆم بەڵام بۆچی ئەمانە دیار نین بۆچی شێخ مەعروفی نەودەهی دیار نییە بۆچی ئەو هەموو مصەنەفاتە جوانەی کە هەیەی لە علمی وەضع و معانی و بەدیعی عەرەبیا دیار نییە بۆچی مثلا فەوائیدی ضیائی مەلا عەبدوڕەحمانی جامی دیار نییە بۆچی کتێبەکانی غەزالی کوردی دیار نییە بۆچی ئەمانە دیارین بۆ هۆکارەکەی چییە لەبەرەوەی خۆمان نەبووین بە ساحیبی خۆمان بۆ یوسف الئەسەم دیار نییە مثلا بۆ نمونە ئەزای بۆ ئیبن حاجبی کوردی دیار نییە کە باشترین مێژوونووسی باشترین عالم بووە کە لەناو فەلسفەی زمانی عەرەبیا ئیشی کردووە بۆ دیار نییە ئەمە بۆ دیار نەبووە ئیبن هاشمی کوردی بۆ دیار نەبووە ئەبوو بەکری موسەنیف بۆ دیار نەبووە بۆ ئەمانە دیار نەبوون باشترین کتێبی علمی کەلام کتێبەکەی مەولەویە ئەزانی فەزیلە 2031 دەڕ شعرە باشە قەیناکە بۆ ئەمانە دیار نەبوون لەبەرەوەی کە خۆمان خاوەنی مێژوو خۆمان نەبووین لەبەرەوەی کە ئێمە نەمانتوانیوە تۆ زانی ئێستا ئەخوێنرێ ئەو کتێبە لە هەموو عالەمی عەرەبیا بەبێ بزانی ئێمەیە لەبەرەوەی کە خاوەنی خۆمان نەبووین بۆیە یعنی زیمامی ئومور بەدەستی خۆمانەوە نەبووە بۆیە ئێستا بۆ ئەم جیلەی ئێمە ضروریە جارێکی کە ئیستیعادەی ئەو توانە مێژوویانی خۆمان بکەینەوە و جارێکی کە بیکەین بە توێشووی دروستکردنی پەیوەندیەکی باش لەگەڵ میلەتی عەرەبە و ئێستا ضرورین بەوە کاچی خۆم با بزانن هەرچی خلافی بینی ئێمە و عەرەبە لەسەر هیچ بنەمایەکی تر نییە جگە لە بنەمای دروستکردنی متمانەیەکی قوڵ لە نێوانمانە ئەو جیلەی پێش ئێمە جیلی زێڕینی پێش ئێمە توانیمانە ئەو متمانەیە دروستکە بۆیە وەزیریان تیا بووە محەممەد ئەمین زەکی بەک لە 16 کابینەیەک بە دوایەکی حکوومەتی عێراقی و مەلەکی عێراقیە وەزیر بووە چێ کردوەتی بە وەزیر عەرەب نەیکردووە عەبدولستار شەریف وەزیر بووە مەسعود محەممەد وەزیر بووە ئەی بوو چۆنی ئەمانە وەزیر بوون کاکی خۆم
وانيا يعني يكم مدير مكتبي فؤاد عارف يكم مدير مكتبي مليش عراق بو بچی لەبەر ئەوە کاکی خۆم ئێمە چونکە خاوەنی مەژوو خۆمان نەبووین نەمانتوانیەوە کە ئەم بیرۆکە جوانانە جارێکی کە بنینەوە بەیەکەوە و ئەمانە بکەینەوە بەو زادە بەو توێشوەی کە پەیوەندی نێوان ئێمە و عەرەب جارێکی کە پتەوە بکاتەوە زیینی بکاتەوە لەسەر ئەساسێکی بڵێن بنەمایەکی مێژووی ڕەسین وشەی ڕەسین بە زمانی کوردی یعنی ڕەخت ینی ئەساس و خەرسانەی هەبێ بنەمای هەبێ بنەما نەک لەسەر ئەساسی محاوەرات و چوزانم مشتوم ڕینا و فەیسبوک و ئەمە بەمە ڕازیە و ئەم قسەی وای بە کوردت و ئەم نازانم چی بۆ کورد قسەی بە کورد ئەم شەو سبەی شەو پەشیمان بۆ ئەمانە چین ئەو مێژووەمان هەیە تۆ لەگەڵ ئەو مێژوایە بژی باشە دکتۆر پێت وایە کۆکراوەی تەواوی ئەو مێژووە و ئەو کەسایەتیانە کە لە ئان و ساتی خۆیان ڕۆڵێکی بەرچاویان هەبووە ئەگەر لە کاتی خۆیان خاوەنی و مێژووە نەبووین لە ئێستەیە ئەگەر ئەمانە کۆ بکرێتەوە لەگەڵ خەڵەمێکی تری نوێیە لەگەڵ ڕۆژنامەی کوردیا لە بەختایە بەشدار بێ پێت وایە کێشەکانی سیاسی و ئابووری و بابەتە کۆمەڵایەتەکانی چارەسەر من دوو جاری کەش وتومە لەم کورساتە ئەمە سەری سێم جارمە ئێستاش ڵێمەوە ئێمە هیچ مشکلەیەکی نەوت و غاز و اقتصاد و هیچ مشکلەیەکی بوجەمان لەگەڵ بەغدانیە ئێمە مشکلەی متمانەیەکی سیاسی و پەیوەندیەکی قوڵ پردێکی پەیوەندی قوڵی سیاسیمان لەگەڵ بەغدا پێویستە ئەمانەوێ کە ئەو متمانەیە لەسەر مستەوای کەسایەتی بێ چی ڕۆژێک لە ڕۆژان هەزار ڕەحمەت لێبێ مەمجار ڕئیس جمهور بۆ لە بەغا قسەیەکی کردبووە و عەرەبەکان وتبێتیان نا والله من ڕئیسی وزەرای عێراقم بینیەوە لەبەر دەمام جلال وەستەوە ئەمە مستەوای چییە چی ناوانیت تو ئەمە حکومی ئەمە ناکاکەمە ئەمە مستەوای شخصیە ئەمە دڵنیایی تەواویان هەلەوەی کە ئەم زاتە نیەتی پاکە بەرامبەریان ئێمە چۆن نیەتی ئەم میلەتە بگەێنین پێیان نیەتی ئەم میلەتە بە زمانزان نەگەێنرێ نیەتی ئەم میلەتە بە ئەهلی قەڵەمی عەرەبی ئەگەێنرێ جارێکی کە ئەبێ ئەو نووسینە جوانانەی ئەو وشە جوانانەی ئەو ڕستە جوانەی مامۆستا ئیبراهیم ئەحمەد لە ئیفتیتاحی نیضال نووسیوەتی جارێککە بیکەینەوە بە زاد و بە توێشی بۆ ئەمڕۆ ئێمە ئەبێ ئەمانە زیندووکەینەوە ئێمە ئەبێ ئەمانە ئەم فکرانە زیندووکەینەوە ئەمە بیرۆکەکان ئەزانی ئێمە نامانەوێت ئێستا پەیوەندیمان لەسەر بنەمایەکی زەمەنی بێ موقت بێ ئێمە ئەومان ناوێ ئێمە ئەمانەوێ چۆن بتوانین بەردێکی بناغە دابرین بۆ نەوەکانی داهاتوومان لەگەڵ میلەتە هەموو دە ساڵجارانە بێتەوە بە شەڕ و فەرتەرە لە بینمانە لەبەر ئەوە بۆ ئەم فترەی ئێستامان من داواکارم لە هەموو لایەکە کاری جدی بکرێ لەسەر زیندووکردنەوەی ئەو توراسە ئەرچی چێەوە بکات ئەرچی هەموو لایەکمانە ئێوە یعلامن ئێمە زانکۆ بۆ نمونە و بنکەی با بڵێن بنکەکانی لێکۆڵینەوە و دیراسات و من بیرتان نەچێ دڵخۆشم بە شتێکی کەش فەخامەتی سەرۆکی کۆماری عێراق مرکزێکی کردەوە پاش 2 هەفتە پێشەستا ناونرا مرکزی عەرەبی کوردی بەو هیوایم ئەو مرکزە بتوانێت ئەم ئیشە بکە و ینی جێ خۆشحاڵیە کە جەنابی وەزیری ڕۆشنبیری عێراقی هاتبوو و قسەی کردایە و بە سوپاسەوە طبعاً من یەکێ لەو خاڵە جوانانەی کە ملاحەزەیەکەم لەم فترەیە گرنگی ئەدرێ بەوەی کە ئێمە چەند بیرۆکەشمان جوان بێ ئەگەر زمانێکی پاراومان نەبێ ناتوانین ئەم بیرۆکانە بگەنین بە میلەتێکی وەکو عەرەب ئەمە یەک دووش بیرکردنەوە ئەبێ بیرکردنەوە بە بیرکردنەوەی عەقڵیەت بێ ئەزانی عەقڵیەتی کوردی لە عەقڵیەتی عەرەبی فەرقی هەیە تۆ بە عەقڵیەتی کوردی بە عەرەبی قسە بکەی نابێ تۆ بە عەقڵیەتی کوردی شت بگەیەنی بە عەرەب و بتەوێت پەیوەندی لە عەرەب دروستکەین دروست نابێ ئەزانی تۆ لەو سلێمانیە بە کابرای بڵێ مەیمون 75 فیشەکە پێوەنێ دەبچۆرە بەغا بەیشە بڵێ مەیمون سەعات دەزگری بەسنگی زانی بیرکردنەوە جیاوازە
لە میلەتێکەوە بۆ میلەتێکی تر کللتوری میلەتەکە نوکتەکانی ئەم میلەتە ئیدیۆمەکانی ئەم میلەتە ئەو ڕستانەی کە جاهیزن لەبەرەوە ئەبێ ئێمە هەموو ئەمانە جارێککە بخینەوە گەڕ هەموو ئەم ئەداواتانە داتایانە بخینە پاڵ یەکتری بۆ ئەوەی بتوانین ئەو پەیوەندیە دروستکەینەوە ئەزانی ئەو پەیوەندیی کە پێش ئێمە دروستیان کرد هزار ڕەحمەتیان لەبێ مامۆستا برایم ئەحمەد دروستی کرد مام جەلال دروستی کرد چوزانم ئەوانەی کە دروستیان کرد بەداخەوە ئێمە نەمانتوانی کە احتیفاظی پێوە بکەین ئێستا ڕوس قسەیەکی هەیە ئەڵێ درەنگکردن لە نەکردن باشترە ئێستا وەختی ئەوەمان ماوە کە ئەو توراسە بنینەوە پێشەوە لەسەر ئەو بکەینەوە بە بنەما هەوڵ بین بەو عەقلیەتە لەگەڵ عەرەب قسە بکەینەوە من دڵنیام ئەو کاتە هیچ کێشەیەکمان نامێنێ و گرنگی شەباسی ئەوە بکەین لە دوای ساڵی 91 ئێمە هەم ڕۆژنامەی ئیتیحادمان نەبوو بە زمانی عەرەبی دەرەچوو کە من خۆم بۆ پەڕی فەخرەوە ئەندامی دەستەی نووسەرانی بووم کە لە سلێمانی بوو و ئینساتیشمان هەبوو ئینساتی مرکزی ئەوەش جەنابی مام جەلال زۆر ئیتیمامی پێدا و هەموو ڕۆژێ خوێنەوە و بیرمان نەچێ ئەو فترەیەکی زۆر زێڕین بوو یعنی حتا لە یادمە بۆ مێژوو ئەم قسانەیەکەم تەوسیقیکەن لای خۆتان چەندین قەڵەمی عەرەبی هەبوو بە ناوی خوازراوە شتێ نووسی بۆ ئیتیحاد لە بەغا ئەو کاتە بە عزما بوونەوەکان خۆتان نەزان 2023 ڕۆخە لە هەمان کاتا بیرمان نەچێت کە لە کورساتیش بە سوپاسەوە ماوەیەکی زۆر بەشێکی عەرەبی هەبوو بۆ هیوام ئیشەڵا ئیستیعادەی کاتەوە ئێستاش لەو ئیشەڵا خەبەرێکی خۆشم لێ بیستن لە ئێوە بە دەردی کورد دەڵێ خۆش مژ دەبن ئیشەڵا کەناڵێکی عەرەبی یا با بڵێن بەشێکی عەرەبی وا بکەنەوەکە وەکو عەرزم کردن بە عەقڵیەتی کوردینا بە عەقڵیەتی عەرەبی بیرکاتەوە بەڵام باسی قەزەی کوردکە بە عەقڵیەتی عەرەبی باسی قەزەی کوردکە و تکاشتان لێکم زمانزان بێرن زمان عەرەبی زان بێرن ئەوەی چێبوو لە داواکاریەکانی پێش پرۆگرامەکە ڕجاتان لێکم چکە من بەداخەوە یعنی عەرەبی نەزان زۆرە بینم ئەوە یەک دووش کەمترین کەس ئێستا عەرەبی ئەزانێ عەرەبی عەسکەری ناڵم بەتاوی کە ئەوە نە عەرەبی عەرەبی ڕەسین زانێکی باش بە هەم عەرەبی ئەرە وەڵڵا هەم ئەبێ یعنی بیرکردنەوەی هەبێ بیرکردنەوە بە یعنی بیرکردنەوەی کوردی بەڵام بە عەقڵیەتی عەرەبی بیرمان نەچێت لە 2023 ئەزانم کاتەکەمان مۆڕەم لێکێ هەموو جارەکەمەڵی قەسی ساعتەکە دەگەی بەڵێ شتێک ماوە شتێکی بەسیط باسیکەم لە ساڵی 2000 لە نیهەیەتی 2002 کە لە سەروبەندی 2023 ڕوخانی سەدامە ئەو لاترچێ بە دەردی کورد دەڵێ بە ڕەحمەت بێ مامۆستا شەرکۆ کەس ناردی بە دوامە ئەو کاتە من لە ئیتیحاد بووم ئیتیحاد چوو بۆ بەغا ینی مەکتەبی سلێمانی هەبوو کاتە ئیتر پێتانەڵە بەڵام بیرکردنەوەی مام جەلال وا بووە ئیتیحاد لێرە 12 لاپەڕ بوو ئێمە دەرمانەکە هەفتانە کە چۆ بەغا کردی بە ڕۆژانە و 20 لاپەڕەش کام جەریدەی عەرەبی 20 لاپەڕە ببین دوای داخرا ناردی بە دوامە کە چوم باسی ئەوەی کرد کە بە ڕەحمەت بێ یاخوا هەزار ڕەحمەت لێ بێ مام جەلال ئیقتراحەوەی بۆ کردووە گۆڤارێکی عەرەبی دەرکا و دەرمانکردنەوەمان نا سەردەمی عەرەبی ئێستا وەستاوە بەس دامان نەخستووە لەبەر زۆروفی اقتصادیوانە وەستاوە دەستگای چاپۆپەخشی سەردەم دەریە کرد و بە فەخرەوە من ڕئیس تەحریری بووم و یەکێ بوو لەو مجەلە باشانەی کە بردێکی پەیوەندی باشی لەگەڵ بەغدا دروست کرد نەک بەغدا لەگەڵ ئەو عەرەبانەی کە لە دەری شەوەژیان بڵێن لە وڵاتانی ئەوروپا و لە وڵاتە عەرەبیەکان ئاژیان حتا ئەوانەی میسر چەند جارێک هاتنە ئێرە و سەردانیان کردین و لە لوبنانەوە ئەو وەختە من بینمێ دکتۆر برای بەڕێزم دکتۆر محەممەد عەلی سوەرکی هەبوو هات سلێمانی چەند جارێ بینیمان و ئێمەش بڵین سەردانی ئەوانمان کردووە و بیرتان نەچێکە ئەمە ڕۆڵێکی گەورەی هەبوو و بیرکردنەوە عەقڵێتێکی بەڕاستی دامەزراو بوو و من بۆ هیوا ئێمە بتوانین جارێکی کە ئیستیعادەی ئەو بیرکردنەوانە بکەین و ئەو عەقڵێتە بکەین لەناو ئەدەبی کوردیە آخر شتان بۆ جەرمە و تەواو یەک دقیقە و بەڵام 2 دقەش بۆ مۆ ڕۆشتم لێ مەکە من سەفەرێکی میسرم کرد کاتی خۆی نا 2 ساڵ لەمە پێیان پێش کۆڕۆناکە تقریبا لەوێ شێخی ئەزهەرم بینی یەکێ لەو شتانی کە با بۆتان بگەڕمە مهمە کە
کە من دانیشتم لەگەڵی یەکێ لەو کتێبانی کە داینابوو گەلەنبەوی بورهان هەیە گەلەنبەوی بورهان نەسێکە لە حەسەنزادەی گەلەنبەویە لە ئەواخری حکوومەتی عوسمانیە عالمی سێریان هەبووە تورک ئەمە لە علمی منطق دایناوە قورسە زۆر ئەمە دوو شەرحی لەسەرە شەرحێکیان هی ئیبن القەرداخیە القەرداخی شەرحێکیشان هی مەلا محەممەدی پێنجوێنیە طبعا بەس ئەو دوو شەرحا خوێنرا ئێستا وەکەم کەسیش لەوێش پێوێت لە ئەزەر بەو بە عەبدوڵڵا یازیدی هەردووشان کوردن زانی کە پێم وتوتم ئەمانە ئێمن و ئەمانە کوردن تەڕبوشەکەی دانا من وام زانی یعنی بێتاقەت بۆیە چی وتی ئێمە کە لە حوزوری عالمە بین تەڕبوشەکان منوکو احترام دانێ ئەوە ئێمەنەوە کووردە بەس دوای چەند قەڕەن تۆم قسەی پێڵێ ئەی چێ پێڵێ ئەوە قەڵەمی ئەوێ قەڵەم شکری فەزلێڵێ ئیش ئەمڕۆ کە ڕووی لە هەورازە سەرەولێ ژینەکەی بیری تێژیشی ئەوێ هەر بە دوعاو نوێژی نەکەی دەستە خۆش دکتۆرجان زۆر زۆر سپاس بۆ سپاس بۆ ئامادەبوونێ من زۆر زۆر خۆشحاڵ بووین لە هەموو ئەو بابەتە دەبیانە و لە هەموو ئەو بابەتە مێژویانەیە هەمیشە تۆ میوانێکی سەرەکیمان بوویت و زۆر بە وردی و زۆر بە باشیش جێگەی فەخرە بۆ ئێمەش جێگەی فەخری بۆ ئێمە زۆر زۆر خۆشحاڵ بووین ئامادەبووین سپاس بۆ